دابەشکردنی موچە کەی دەست پێ دەکات؟ بەپێی زانیاریەکان و ئەو سەرچاوە پژڕاستکراوانەی تیوار، وەزارەتی دارایی هەرێم بەنیازە تا سبەینە چوارشەممە 11 کانونی یەکەم خشتەی موچە بڵاو بکاتەوە. سەرچاوەیەکی ئاگادار لە وەزارەتی داراییەوە ڕایگەیاند ڕۆژی پێنجشەممە یان هەینی ئەم هەفتەیە دەست بە دابەشکردنی موچەی موچەخۆران و فەرمانبەرانی هەرێم دەکرێت و وەک مانگەکانی پێشوو سەرەتا موچەی خانەنشینان و خاوەن پێداویستیە تایبەتەکان دابەش دەکرێت. هەر لەم پەیوەندیەدا دوێنێ دووشەممە 9 کانونی یەکەم ڕێباز حەملە ئەمریکاری وەزارەتی دارایی عێراق لە ڕاگەیاندراوێکدا ئاماژەی بەوە کرد کە بەغدا ڕازی بووە بەشێک لە داواکانی هەرێم بۆ موچە جێبەجێ بکات. وتیشی بەغدا بەشێکی پارەی بودجەی هەرێم مناقەلە دەکات بۆ پشکی موچە تا کورتێنانی موچەی مانگی دا پڕ بکاتەوە. هاوکات ڕاشیگەیان کە بڕیارە کۆتایی ئەم هەفتەیە موچەی مانگی 11 ڕەوانەی هەرێم بکرێت کە بە وتەی ئەو بڕەکەی 756 ملیار دینارە. هەر لەم بارەیەوە سەرچاوەیەک لە وەزارەتی دارایی عێراق دەڵێت ڕەنگە تا هەفتەی داهاتوو موچەی مانگی 11 ڕەوانەی هەرێم بکەن. بەپێی زانیاریەکانی تیوار کە لە سەرچاوەیەکی باڵای حکوومەتی هەرێمەوە دەستی کەوتووە، هەرێم بەنیازە تا 25 مانگ موچەی مانگی 11 دابەش بکات. بەڵام ڕوون نییە کە ئایا کورتێنانی موچەی مانگی 11 بە دەردی موچەی مانگی دا دەچێت یان زووتر چارەسەر دەکرێت. چونکە ئەگەر زوو چارەسەر نەکرێت بەشێکی موچەی مانگی 11 ئەگەری هەیە بۆ دوای سەری ساڵ دوا بکەوێت. بەڵام تا ئێستا بڕیارەکان بەو جۆرەن کە پێش سەری ساڵی نوێ موچەی مانگی 10 و 11 موچەخۆرانی هەرێم دابەش بکرێت. سەبارەت بە موچەی مانگی 12 سەرچاوەیەک دەڵێت لە گێژاوی حیساباتی نێوان هەرێم و بەغدایە و قورسە ئەو موچەیە زوو بدرێت. سەرچاوەکە دەشڵێت موچەی مانگی 12 مەحاڵە بەغدا دابینی بکات، چونکە لە سەری ساڵەوە بەغدا کار بە حیساباتی دارایی ساڵی نوێ دەکات و ئاماژەکان بەو جۆران کە ئەو موچەی موچەخۆرانی هەرێم نەدرێت و پاشەکەوت بکرێت.